سڵاوتان لێ ببینەرانی خۆشەویست و ئازیزی شاشا ڕەنگینەکەی دیمەن دووبارە خەڵاتی دیمەن گەڕایەوە لەم پرۆگرامەشدا پرسیار دەکەم وەڵامم دەدەنەوە بەو هیوای زۆرترین کەس بتوانن ببنە براوەی خەڵاتەکانی پرۆگرامی خەڵاتی دیمەن لەگەڵمان بن. سڵاو لە تۆش باشی باشی ناوی بەڕێزە؟ ئەسوەت. ئەسوەت؟ بەڵێ. ئەسوەت واتا ڕەش؟ بەڵێ. دلی ڕەشیش لەبەرایە؟ بەڵێ. ئەوە چیە تەنسیقە؟ بەڵێ. زۆر باشە. خەریکی چیت بەچیەوە خەریکی؟ بە کاسبی. دەی لە شت ساغ پێ. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ ئەلحەمدولیلا باشی. باشی جەوەکەی چۆنە گەرمە ساردا؟ گەرمە. گەرمە؟ کوا ڕەمەزانی ئەم ساڵ فێنە بچرە لەوانیت؟ وەڵا هەموو گەرمە وەزە نازانم خەرێک. ئیشەڵڵا دڵ و دەروونە فێنکە بێت و کە ڕۆژۆکە شکان شتێکی فێنک خۆ بعد فێنک بیتەوە. مامنون سپاس. زۆر باشە ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێک لێ دەکەم وەڵامەکەزانی بێگومان دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەن باشە؟ سپاس باشە. وشەی مەیمونە ناوی مەیمونە ناوی ئافرەتانە باشە لە زمانی عەرەبی بە چ معنایەک دێت؟ واتای چییە؟ وەڵا یەکەم جارە گوێ شتێوی مەیمونە بە زمانی ئەم جارتە گوێ لێبێ؟ زۆر باشە پرسیارەکەت بۆ ئەوگۆڕم باشە خۆر ئاوا بوون لە هەساری مەریخەوە بە چ ڕەنگێک دەبیندرێت؟ پرتەقالی. ببوورە وەڵامەکەت ڕاست نەبوو ئەیسمان پێشکەش ناکەین؟ ناوەڵام مامنون سپاس. شتێکمان پێشکەشکە نوکتەیەکی خۆش؟ هیچم پێ نییە. باشە زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت کاتێکی خۆش خوا لەگەڵ. سپاستان دەکەم. سڵاوە لێبێ. بەخێراتی. باشی؟ ئەرێ وەڵا لە خۆی بەزێ زۆر باشمەوە بە پێشی لە خۆ دانیشتی. یاخوا باشبی ئیش نییە؟ ناوەڵا نیمە. کاری چییە؟ هۆکاریە من نازانم جەنابتان دەزانم. جەنابم دەزانم. ئەو شینە لایتتان پێویستیان گۆ نەزانە ڕۆناکەیتان لە پێشدا مسوان لەو تاریکاییەی. باشە مامەگیان ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارە لێ دەکەین و وەڵاممان دەدەیتەوە دەبیتە خاوەن خەڵات باشە لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وەڵی لەگەڵ ڕەمەزان یا ڕەبی ئەو ڕەمەزانە خێر و بەرەکەت و خۆشی لەگەدا بیتن. ئینشاءالله لایەکمان لە هەموو لایەکمان. ئامین ئیشەڵڵا بەو هیوایان کە خێر و بەرەکەتی تیابێ بۆ تەواوی مسلمانانی جیهان. ئیشەڵڵای خۆی لەگەدا بیت مامەستا دوعای خێر بکە. ئینشاءالله. یا ڕەبی خۆیە بە دوعای پیاو چاکان بیتن. ئامین ئیشەڵڵا خۆی گەورە چی باشە. بەرەکەت و بەخۆشی و بە ژیانێکی تەندروستی بەڕێی بکەیت. ئامین ئیشاءالله. ڕەمەزانەکەی چۆنە فێنکە گەرمە؟ وڵی گەلە باشە لە خۆی بەزیاد بیتن. باشە؟ بەخۆی لە هەندە زیان باشە و لە هەندزیانیش مادی دەبی بڕووکەت. وایە ڕاستەکەیت ئەی سعات چەندیتە ئێرە دوکانەکەیتەوە؟ دوکان بەخوای سعات تقریبا نەوەها هەتا بانگی مەغریب؟ ناوڵات ئێستا ڕەمەزان تقریبا سعات 5:30 و بازار هەمووی هەردەستی دەڕوە. زۆر باشە ئەی شەوان دوکان ناکەیتەوە؟ ناوڵا لە بەخوای قەیسەری لە دوای پازی دەکاتەوە ئەو سەر نەکاتەوە دەناس هەموو سارێک کرایتەوە پاشی 15 و 16. زۆر باشە پرسیارێک لێ دەکەم وەڵامەکەت ڕاست بوو دەبیتە خاوەن خەڵات هەساری مەریخ لە هەساری مەریخەوە کە سەیری خۆر ئاوابوون ئەەکەیت چ ڕەنگێک دەبی؟ کە ڕۆژاوە دەبی؟ باڵێ لە کاتی خۆر ئاوابوون لە هەساری مەریخەوە چ ڕەنگێک دەبی؟ زەرد دەبینی. زەرد؟ وەکو زەیتوتی زەرد نارنزی. پێم خۆشە بی گۆڕی بە ڕەنگێکی تر؟ پەمبا. داوای لێبورد نەکەم وانە بوو وەڵامەکە ئیشەڵڵا بۆ جارێکی تر زۆر سپاس بۆ بەشداریکردن. سۆر سۆریش نابێت. زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێت بەڕێزی خۆی گەورە ڕستقبات بەڕێزی ئیشەڵڵا دوکانەکەت پڕ ئەبێ لەم ئەو لێرە بەرە تەوەشەی خۆر ئاوا دەکەم بزانم ئەو ڕەنگی دوزارەی دیکە. زۆر باشە جارێکتر ئەم پرسیارەکە وەرەوە مامۆستا ئەمیش ئەو ڕێوار تەماشای دەکەم. باشە باشە ئەوانەش باجیان لێ بەسەر ئەو چاوم ساو ساغبی تەمە درێژبی ئەو زارەی تەماشا دەکەم مامۆستا بەس دەتوش لە سەخسی خۆت بینیت. من لەسەر زەوی ناڵم من لەسەر زەوی ناڵم لەسەر هەسارەی مەریخ هەساری مەریخ لە چێن دەری وڵا پێ نازانم. معلومات نییە؟ دەی باشە زۆر زۆر سپاس دەکەم مەمنونم. درێژبی ئامر درێژبی. خواز لەسەر چ زێڕێک زیاترە؟ چ مسقالێک چ ئایارێک؟ ئایار 21 لێرە مەرغۆبە لە هەولێر ئایار 21 هەیە بەس. خەلیجیە زیاتر؟ خەلیجی و تورکی. تورکیەکە زیاتر ئەڕۆیان خلیجە؟ هەردووک. هەردووکی؟
زۆر باشە ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە وەڵامەکەزانی بێکمان دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرام لە هەساری مەریخەوە خۆر ئاوابوون بە چ ڕەنگێک دەبینرێت تێ نەگەیشتم لەسەر هەساری مەریخ خۆر ئاوابوون بە چ ڕەنگێک دەبینرێت چ ڕەنگێک کە خۆر ئاوا بوو چ ڕەنگێک ئەبینرێت سوارە تقریبا نا بەداخەوە وەڵامەکە ڕاست نەبوو داوای لێبورد نەکەین چاو بخێر زۆر سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەڕێزت ئەوە چەند بوو هەڵەگرت سڵاو لێنە بەخێر بێن باش باشی چانی وڵی ئەوە چەند نازان بوو نازاری ئەی بۆ ژبار تو کردە گیرفانە وڵی گوتمال و هێوارە شای دەکڕۆمدار دەی لە شستاخ بێ ئیشاءالله خێر بن زۆر سپاس دەکەم لەگەڵ ڕەمەزان چۆنی الحمدلله باشم باشە ڕەمەزانێکی چۆنە والله الحمدلله عيبينا بازار عم كسبي خارسك عم لا عم كس ناجع وصركت كلا قيامت بدينا ئامین ئیشەڵڵا بازار چۆنە بقوا هيوني وكذا بازار شجراني ما نەمایەوە کوجاران هۆکارەکەی ڕەمەزانەیان اخوا جلوبەرگی تازەتان هێناوە بۆ دوکانەکەتان بقوا ما شاي بكرشنا بازار بس عفوا دكان منه ها یعنی بەدەستی دەیفرۆ بله زۆر باشە لە شستاخ بێ ئیشاءالله زۆر سپاس زوهير پرسیارێکە لە یەکەم بەشکو ببیتە خاوەن خەڵاتی پرۆگرام والله وانت ما يخوي لە هەساری مەریخەوە خۆر ئاوابوون بە چ ڕەنگێک دەبینرێت صبر سبيح ربع سبيح کاتێک خۆر ئاوا ئەبێ لە هەساری مەریخ چ ڕەنگێک دەبینی والله عمرك اقدبي هەموو ڕەنگێک نییە یەک ڕەنگە والله براي مخور تبعي خورة خۆر کە ئاوا ئەبێ ئێستا لای خۆمان کە خۆرەکە ئاوا ئەبێ هەنێک کات زەردە هەنێک کات ڕەنگێکی ترە بقوا بسبيح مهدرم سبيح سپی بله بەداخەوە وەڵامەکە ڕاستە بوو سپاس بۆ بەشداریکردنە زۆر سپاس سەرچاو بخێر ڕێزوێ بەخێر بێن سەرچاو سلااو سلااو لە ئێوەش باشی سپاس دەکەم بەڕێز ناوی بەڕێزە مامۆستا مەریوان ئەحمد مامۆستا مەریوان مامۆستا شیت یان هەر لە قەبەکە دوایە نا مامۆستاشم مامۆستای چ دەرسێکی کۆمپیوتەر کۆمپیوتەر زۆر باشە لە شە ساق بە ئیشەڵڵا لەگەڵ ڕەمەزان چۆنی زۆر باشم الحەمدولله الحەمدولله ئیش و کار چۆنە ئیش و کار بە حکمی ئەوەی کە ڕەمەزان دادێتن خەڵک بێت تااقەت دەبێتن سەرنجی زیاتر لەسەر خواردن دەبی ئەو دوکانانەی بڵێن کە شتومەتی خواردن دەفرۆشن ڕەوازیان زیاتر دەکەویتە سەرێ بەس ئیش و کاریما وەکو جلوبەرێک لە دوای پازدەی ڕەمەزان سەبر دەست پێ دەکات زۆر چاکە خۆی گەورە ڕزقتان بە ئیشەڵڵا ئەشەی تازت هێناوە بۆ دوکانیان لە دوای پانزەوە ئەیهێن ناهینامانە خۆمان ئامادە کردو بۆ جشت زۆر باشە لە ئێستا و ئەشیانەتان ئەرز کردویان لە دوای پانزەی مانگەوە ئەرزەکەن ئەوە تۆزەکمان هەڵگرتووە تۆزەشمان عرض کردو ینی نیوە بە نیوەمان عرض کردووە زۆر باشە شتی مارکە دێننیان هەر شتێک کە کوالیتی وەسەد بیان کوالیتی تۆزێک بەرز بێ هەردووچان دێنین دەهێنین مارکەش دەشینین وەسبی بۆ ئەوانەی چینی ناوەندن بتوانن ئەوانش سوودی لێ ببینین و هەروەها شتێشکەش دەکەین بۆ ئەوانەی کە چینی ناوەندونیان هەژارن ئەو جلو بەرگانەی کە مارکەنە بە کوالیتێکی باش کۆپیان دەکەین دیانهینین دیان فرۆشینەوە بە سعرێکی یعنی هەم ئەوان بتوانن بەشێک لەو ڕەفاهیەتەی کە دەوڵەمەندەکان هەیەە چینی ناوەڕاستیش هەیبیت ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکە لێ دەکەم بەو هیوایی کە وەڵامەکەت ڕاست بێت و بتوانی ببیتە خاوەن خەڵات پرسیارەکەمان ئەوەیە هەسارەی مەریخ خۆر ئاوابوون لە هەساری مەریخ بە چ ڕەنگێک دەبینرێت خۆر ئاوابوون لە هەساری مەریخ بە چ ڕەنگێک دەبینرێت بە زەر دەبیندرێ بەداخەوە ببوورە دەستە خۆش بێ زۆر سپاس بۆ بەشداریکردنە سپاس بۆ وتە جوانەکانت سپاس بۆ ئێوەش ماندوونە بن لەگەڵ ڕەمەزان چۆنی الحمد لله زۆر باشی ئەم ڕەمەزانە فەرقی هەیە لەگەڵ ڕەمەزانەکانی تر والله رمضان الحمد لله هەر بەخۆی بەرەکەتە ئیلاهیە هەموو ڕەمەزانێک هەر بەرەکەتە الحمد لله لە خوای بەزیابی و هەر دەکەم ئەو ڕەمەزانی هەر لە خوای بەزیابی زۆر بەرەکەتە چی هەر بەشاعی دیارە لەسەر سەترەکان لە ماڵەکان لە ناو مزگەوتەکان لە خوای بەزیابی ئێستا ئەو ڕەمەزان لە ڕەمەزانی ساڵانی تر دەتوانم بڵێم زۆر باشترە لە خوای بەزیاب لە ڕووی دەرونی ئینسانەوە چە ڕەمەزانی چەند ساڵە لەگەڵ ڤایرۆسی کۆڕۆنا و ئەو وەزعی نەخۆشەی کە بەسەر ئەو خەڵکەی داهات و بڕک لە خەڵقی دەژیان ڕەمەزانی پارەکە هەتا بیدایەتی ڕەمەزان هەر مزگەوتەکان قەپات بن ئێستا الحەمدولله مزگەوتەکان هەر کراینەوە لە ڕووی نوێژ خوێنان الحەمدولله الحەمدولله سوپاس و ستایش بۆ خوای گەورە
چی ڕێنمایەکت هەیە بۆ مسلمانان لە مانگی پیرۆزی ڕەمەزانە؟ وڵای ڕێنمایم لە بۆ هەموو مسلمانان بۆ خۆم لە هەم لە چێوەیەکە ڕەمەزان فرسەتێکە بەڕاستی دێ و دەڕوا ساڵانی پار لەوانەیە چەند کەسێک لەگەڵماندا بوون ئێستا لەگەڵمان نەماینە نەخۆشی کۆڕنا بردی یان مردن ڕێگەی پێنەدا یان نەخۆشی ڕێگەی پێنەدا اینجا فرسەتێک و خەرمانێکە لە خڕکردنەوەی عیبادەت و لۆ کڕینی بەهەشت پێویستە ینی مسلمانان ئەو فرسەتە ئاگاداری بن لەبەروەی بڕوا گەڕانەوەی نییە ساڵانی پار دەبینی خەڵکانێک هەبوون زۆریان حەز لێ بلوانەیە بێن لە ناو مزگەوتەکاندا بنیشت و شەوەکان بە تەراویح و بە ذکر و تەسبیحات بنەسەر بەڵام ئەو ساڵ لەگەڵمان نینە بۆیە داواکارم لە هەموو لایەکی و ڕێنمایم لە هەموو لایەکەوەیە حتا لە دەوڵەمەندەکان دەستی سەخاوەتیان ئاگاداری فەقیرەکان و فەقیرەکان هەمووی ینی چاڕوانی دەستی دەوڵەمەندەکانن چاڕوانی دەستی زەنجینەکانن و بەڕاستی لەو ڕەمەزانی دڵت فێنکەرەوەی فەقیر و هەژارەکان ئینشاڵڵا خوای گەورە فرسەتی هەموو لایەکمان دەدا بەخوای گەورە ئەزوو پاداسی ئێوەش بداتەوە. ئینشاڵڵا ئێمەش بەو هیواین کە ڕەمەزانێکی زۆر باش بێ زۆر خۆش بێ و دەرگایکردنەوەی خێر بێ بۆ تەواوی گەلی کورد و مسلمانانی هەموو جیهان ئینشاءڵڵا مامۆستاگیان ئێمە پرسیارێکمان لێت هەیە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێک لە بەڕێزت دەکەین بەو هیوایی کە خەڵاتەکە و بەختیاوەری بەڕێزت بێ ئینشاءڵڵا. ناوی مەیمونە لە زمانی عەرەبیدا واتای چییە؟ بەناڵی جوانی بە جوانی دڵنیای؟ دڵنیام وەکو هاوکاریک پێت ئەڵم بیگۆڕەوە شتێکی دوو وڵای ئازم بڵێ 4 ئیختیارتەیەمێ لەو 4 وەڵامێکمان پێ بڵێن پیرۆز جوان ناشرین بەڕێز وڵا بەنای جوانی و پیرۆزیێتن هەر ماناکە هەیە یەکدانیانمان پێ پیرۆزی برێ پیرۆز بەڵێ زۆر ڕاستە دەستە خۆش بێ سوپاس دەکەین جوانی پیرۆزی بینیتم خێزانی پێغەمبەر ناوی مەیمونە بووە یەکی لە خەزەکانی پێغەمبەر ینی ناوی مەیمونە بووە خەڵکی مە تۆڵێک بەغەڵەت تێگەیشتینە بەرەو حیوانەکەی دەبن کاکەوانیە بەناوی پیرۆزی و جوانیێت زۆر باشە زۆر سوپاس دەکەین دەستخۆشی لە بەڕێزت ئەەکەین سوپاس بە وتە جوانەکانت ئەم دیاریاشی پرۆگرامی خەڵاتی دیمەنە بۆ بەڕێزت بەو هیوای بتوانی لە کڕینی بەشێک لە پێداویستەکان بەکاری بهێنی زۆر سوپاس دەکەم بۆ بەشداری شی بەڕێزی خی گەورە ئەدرتان زۆر سوپاس دەکەم. منتان زیاد و ڕەحمەتی خواتانە بێ. پاشی چی سوپاس ناوی بەڕێزە ئەمەل 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 بەریان ئەمەل خان بەچێوە سەرقاڵی واللهی برم بەچی بەی شوکاری ڕۆژانە بە دنیاە بە ڕەمەزانێ زۆر باشە لەگە ڕەمەزان چۆنی الحەمدولیلا الحەمدولیلا ڕەمەزانەکە خۆشە الحەمدولیلا یەخوا بەسەبێ یەخوا هەر باش بن هەر ئاسان بێت ئینشاءالله. ئەمەل خان پرسیارێکە لێ دەکەم ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیبن پرسیارێک لە بەڕێز دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە براوی خەڵاتەکە خۆر ئاوابوون لە هەساری مەریخەوە بە چ ڕەنگێک دەبینرێت؟ نازانم ڕەنگێک بڵێ خۆر ئەوە بووم بە سوور بە سوور بەرە بەداخەوە وەڵامەکە ڕاست نەبوو بەڵام خۆشحاڵ بووین کا بەشداریت کرد لەگەڵمانە بۆچی هاتووی بۆ بازار؟ وڵی هەندێکم ئیش لە دایرەی هەبوو ئیشی دائیرەت هەبوو؟ بەرە ینی نهاتووی بۆ شت کڕین؟ نەخێنەوە ئەیکەی شتە ئەکڕیت؟ ئیشاءڵڵا هەرمەنجالە ئیشاءڵڵا لە شستاق بێ زۆر سوپاس بۆ بەشداریکردنت سوپاس دەکەم. سوپاس جان سوپاس مەمنون مۆفەق بوو. سڵاو لێ بێ مامەگیان وەجانە باشی؟ ئەی عمر درێژ بێ قوتبانە بم دەستە ماچەکەم لەگەڵ ڕەمەزانە چۆنی مامەگیان وەڵا زۆر باش زۆر باشی؟ بەرێ ڕەمەزانەکەی خۆشە؟ بەرێ فێنکە بینی ئەرێ وەڵا زۆر باشە بەچێوە سەرقاڵی؟ وەڵا هیچ ئیشم نییە هیچ ئیشێک ناکەی؟ نا زۆر بە جوانی دانیشتووی نینۆکتە کرد لە دوورەوە چاوم لێت بووتم با بچم بۆ لای یا خۆ بە خێر بێت با قوربانم چاوە ماچەکەم سوپاس دەکەم. ئەو چۆنەوە هاتووی بۆ بازار هەروە بۆ خۆشی هاتووی؟ نا دوکانم لێرە هەیە بەس بە خۆمیش ناکەم شاگردم هەیە شاگردێک دوکانە نەوی ناوەندێ لەگەڵ ئیش و کار چۆنن بازار چۆنە؟ بم بەخۆم بەڵێ خەیات بووی؟ هیچ جلوبەرگی پیاوان بەلێ قادی ئەفەندیم دەدووری بەڵێ
ئەی ئێستا نایدووری ناوەڵە پیر بوومە پیرنی ئێستش ماشەڵڵا هەر گەنج و جوانی عمرم هەفتا سارە گەنجی چمە ناجا بۆ ماشەڵڵا ئێستش هەر جوان ماویتێتەوە تەمەند درێژ بی ئیشەڵڵا توش عمر درێژ بێ یا ڕەبی زۆر سپاس دەکەم ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکە لێ دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە براوەی خەڵاتەکە باشە لە هەساری مەریخ خۆر ئاوابوون بە چ ڕەنگێک دەبینرێت ئەم شادە من ئەوم نییە بزانم شەهادەت نییە ناوەڵە خیندەواری موهانیە بەسە تا شەشی ابتدایم خوێندیە زۆر باشە قەیناکە خەیاتیم کردیە و ئیشم کردێ لۆ خۆم باشە دەستە خۆش بێ و لە شە ساغ بێ بەڵام ڕەنگێکمان پێ دەبی لە خیندەواری لێکشی خیندەواری هەوی لەوی پرسی ئەو معلوماتی هەیە لەو شتانە چێکە لەوانەیە بەڕێزت زۆر زانیاری زیاتر لەلابێ هەتا کەسێکە خوێندی بێتی ئەوە ئاساییە ئەو پرسیارە ئێمە لە هەموو کەسێک دەکەین سپاس دەکەم ڕەنگێکمان پێ بڵێ ڕەنگی چ ئەوەی خۆر ئاوا بوون لە هەسارەی مەریخ کە خۆر ئاوا ئەبێ چ ڕەنگێک دەبینرێ لە هەسارەی مەریخ دنیا هەندە جار سۆر دەبی دنیا بەس بەخۆی مەیل و زەر دەگەڕێ لەسەر زەوی ناڵم ئێرە زەویە لەسەر هەسارەی مەریخ ئاڵم وەڵام دەم سوانم بۆی نازانم ڕەنگێک بڵێ ڕەنجی چ چ برە بەخ لە خۆم و زۆر باشە لە ش ساخ بێ با زیاترمان بت نەکەین خۆشحاڵ بووین سپاس بۆ بەشداریکردن سڵاوە لێبێ بەڕێزی ناوی بەڕێز مام سەردار گەڵاڵی کاک سەردار گەڵاڵی ماشەڵڵا ئەو نەجوان وەستابووی بەمج لە کوردیانە وتم با بچم قسەی لەگەڵ بەڕێزی زۆر سپاس دەکەم لەگەڵ کەناڵی دیمەنە بەڕێزی پرۆگرامی خەڵاتی دیمەن لە دیمەن HD پێشکەش دەکرێت بەڕێزت لەگەڵ ڕەمەزانە چۆنی زۆر باشم لەخوا هەر باشبی ئیشەڵڵا بۆچی هاتووی بە ناو بازار وڵاتی بڕەکشتی نەوز بکڕین نەوس زۆر باشن ئەو نەوسە مشکیلەیە زانی چی بکەین ماڵی لە هەولێریان لە گەڵاڵی لە هەولێرم لە هەولێری ئەی ناچیتەوە گەڵاڵە گەڵاڵە نامن عشیرەتی گەڵاڵیم عشیرەتی گەڵاڵی زۆر باشە هەر ساخ بن ئیشاءالله پرسیارێکە لێ دەکەم وەڵامەکەت زانی دەبیتە براوەی خەڵاتی پرۆگرام لەو کات و ساتە ئەی بۆ ئێستا باشە ئەم دەقێ باشە لە ناو بازاڕی خەڵاتەکەوەی تۆ چی شتەکڕی لەوێ زەگاسان کاریم بۆ بکە بەسەر چاو هەڵبژاردنە ئەیەمێ پرسیارەکەمان ئەوەیە خۆر ئاوا بوون لە هەساری مەریخەوە بە چ ڕەنگێک دەبیندرێت چوار ئیختیار تەیەمێ شین سوور زەرد پەمەی سوور و زەردەوا بزانم یەک دانەمان پێ بڵێ زەرد بەداخەوە وانە بوو زۆر سپاس بۆ بەشداریکردنە دەستە خۆش بێ سپاس زۆر سپاس ماشەڵڵا ماشەڵڵا چەند جوان ڕێزی کردووە سڵاو لێوێ باشی ئەحواڵت چۆنە لەگەڵ ڕەمەزانە چۆنی یاخوا باشبی لە ڕەمەزانانە زۆرترین شت ئەڵێن کە بفرۆشێ خوڕمایەوە زۆر باشە بازار چۆنە ئایبینەوە دەبینی باشە دەی باشە ئەم شتانە ئێوە لەکوێ ئەیهێنن هی ناوخۆیە یانی دەرەوە دەرەوێ هی دەرەوەی لە شارەکانی ترەوەی بەڵێ زۆر باشە لە شتان ساخ بێ بەچێوە سەرقاڵی بێجگە لەم کارە بەخوێنی ناوڵە ناخوێنی زۆر باشە زەواج کردووە ناوڵە ئیشەڵا زەواجی شەکەی زۆر باشە ئێمە وەکو پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێز دەیە باشە پرسیارەکە زانی دەبیتە خاوەن خەڵات باشە باشە بەدڵتا زۆر گەڵامێوی جوانی شدا ناوە خۆی گەورە ڕستە با ئیشاءالله پرسیارەکەمان ئەوەیە خۆر ئاوابوون لە هەساری مەریخەوە بە چ ڕەنگێک دەبینرێت نازانم ڕەنگێکم پێ بڵێ ئەو هەموو نازانم ئەو هەموو ڕەنگەی لێ ڕەنگێکمان پێ ناڵێ نازانم سوورە نازانم ئێ باشە هەر ڕەنگێک بڵێ زەردە بیگۆڕە سوورە نابەداخەوە داوای لێوردنەکەم زۆر سپاس بۆ بەشداریکردنت زۆر سپاس دەکەم دەستە خۆش بێ دوکانەکەشت زۆر جوانە زۆر بە تەرتیبی زۆر جوان ڕێزت کردووە خۆی گەورە ڕستقە بایشەڵە زۆر سپاس لەگەڵ ئیش و کار چۆنی؟ وڵ ئەلحەمدولە زۆر باش باش خۆی بەزیادی هەریکی ئەیکەی بە قیمەیان هەر هەمبەرگەر دروست دەکەم لە جەماعەتی و برادران هەمبەرگر زیاتر خواست لەسەر قیمە زیاترە یان لەسەر هەمبەرگر وڵای قیمی کەبابی
باشە ئێمە زۆر جارکە کەبا بکەین هەڵ ئەوەشێت هۆکاری چێ قیمەکەی زۆر چەورە ئەوە دەمێت سەر گۆشتەکەی تەمالە گۆشتەکە زۆر باش نەبی گۆشتێک زۆر باشە بخۆی گۆشت جۆرەکە باشە کوێرەکە بەڵێ لۆ کەبابی نەمێ جۆلەکەی لەگەر تەڕادی بەرخی ئەو گۆشتەی ئەوەیە بەڵێ لەگەر دونگ تێکەڵ دەکەین تە کەبابەکی باش زۆر باشە ئەی بۆ شفتە کە شفتە هەڵنەوە گۆشت جۆرەکەیە هەندێک دونجی لەگە تێ دەکەین پاراسی بەرەخ بەڵێ باشە ئارەزوە مەسەن ئارەزویان لە چیا ئەویان بۆ دەکەین مەسەن بێ چەوربی چەور نەبی باشە دوکانەکەت زۆر کۆنە لە هەولێر یەکێکە لە کۆنتترین دوکانەکان لە ساڵی چەنەوەم دوکانە کراوە 1960 تقریبان دوکانمان لێرە بووە بەڵێ خۆت لێرە بووی دیان باوکت اینجا دوای تەمەەن درێژ بێ ئێستاش ئەوهای پیرە درێژ دێتێ هەتا دوازی لەگەڵمان خوا بۆتان بهێڵێ ئیشاءالله خوا تەمەەن درێژی بکات و هەر بمێنێ هەر سەلامت بێ ئینشاءالله ئینشاءالله سپاس ئینشاءالله بەڵێ ئێمە پرۆگرامی خەڵاتی دیمەن پرسیارێکمان لە بەڕێزت هەیە وەڵامەکەت زانی دەبیتە براوەی خەڵاتەکە باشە ئینشاءالله پرسیارەکە لێ دەکەم خۆر ئاوابوون لە هەسارەی مەریخ بە چ ڕەنگێک دەبیندرێت چ ڕەنگە دەبیندرێت لە خۆر ئاوامون هەر بەس ڕەنگی پرتەقاڵی شتووە زەردمان دیتێ لە هەساری زەوی ناڵم ئێمە ئێستا لە زەوین من باسی هەسارەی مەریخ دەکەم کاتێک کە خۆرەکەت دا ئەبەزێ لە هەسارەی مەریخ چ ڕەنگێک دەبیندرێت نازان ببورە داوای برن دەکەم ڕەنگێک بڵە بێم ڕەنگی سوور و زەرد یەک ڕەنگ سوور با سووربی سوور بێ بەداخەوە بەداخەوە وەڵامەکە ئەوە نەبوو زۆر سپاس دەکەم سپاس بۆ بەشداریکردنت خوا ڕزق با ئیشاءالله خوا ڕۆژوتان قوبوڵکە ئیشاءالله ئومەتی محەممەدی زۆر سپاس دەکەم بینەرانی خۆشەویست بەم شێوەش هاتینا کۆتایی پرۆگرامی ئەم جارشمان هەتا پرۆگرامێکی تر و خەڵاتێکی تر بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ هەر شاد بن ڕۆژ و تاعاتی هەموو لایەک قوبوڵ بێت.